سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەرێکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ پرسیارێک دەخینە ڕوو دەبێت لایەنە سیاسی کوردەکان چی بکەن لەم دۆخەی ئێستای عێراقدا. مەبەستمان ئەو ڕۆبەڕووبوونەوە پێکدادانانەی کە لەگەڵ گرژیەکاندا دروست بووە لە هەندێک پارێزگای عێراق وەکو مووسڵ و دیالە و چەند ناوچەیەکی تر. ئەمڕۆ ئێمە قسە لەسەرەوە دەکەین کە لایەنە سیاسەکان دەبێت چی بکەن بەو شێوەیە کە زۆرێک لە بەشداربووان لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاماژەیان بۆ دەدا کە دەبێت لە ئێستادا لایەنە سیاسیەکان یەکدەنگ بن و ئێمە دەتوانین قسە لەسەرەوە بکەین کە چی بکرێت بۆ زوو پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕۆبوونەوەی ئەم مەترسیانەی کە دروست بوون لە ئێستادا لە عێراقدا و لەگەڵ ئەوەی کە بەپێی دوا پێشاتەکانی ڕوبەڕۆبوونەوەکان ڕێکخراوی داعش و گروپە چەکداری توندڕەوەکان توانیویانە چەند ناوچەیەکی سربەشاری قائم کۆنتترۆل بکەن کە ئەم ناوچەیە خود ئەم شارە دەکەوێتە سەر سنووری نێوان عێراق و سووریا. ئەواتە ئەگەر ئەم ناوچەیە سنووریە و لەلایەن داعشەوە کۆنتترۆل بکرێ ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە هاتنی چەکدارانی ئەم ڕێکخراوە بە بەردەوام دەبێت و بە شێوەیەک دەبێت کە ڕووداوەکانی سووریا و عێراق تێکەڵ دەکرێن واتە بە شێوەیەک هەرچەندە لە ئێستادا ئەمە بووە کە ڕوبەڕوونەوەکان و زۆرینەی ئەو هێزانەی کە هاتوون ئەو چەکدارەتون ڕەوانەی کە هاتوون زیاتر لە سووریاوەیە، بەڵام لە ئێستادا ئەگەر ئەو شارە کۆنتترۆل بکرێت و بکەوێتە ژێر دەستی داعشەوە دیارە ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە بەردەوامی هەیە و هاتنی ئەم چەکدارانە بەردەوامی هەیە بۆ ناو خاکی عێراق. لایەنە سیاسەکان لە ئێستادا بەگشتی ئەوەی کە تایبەت بێ بە لێدوانی بەرپرسەکان سەرکردە سیاسەکان هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە هێزی پێشمەرگە لەو شوێنانەی کە ئێستادا جێگیر کراون بمێنێتەوە کە لە ناوچە دابڕاوەکاندان و ئەمڕۆژ لە کۆبوونەوەی نێوان مەسعود بارزانی سەرۆکێرەمی کوردستان و نەشوران مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان جەخت لەسەر ئەوە کرایەوە کە دەبێت هێزی پێشمەرگە لەو ناوچانەدا بمێنێتەوە لەگەڵ ئەوەی کە لێرە و لەوێ لایەنە سیاسیەکان ئەوانەی کە خاوەنی هێزی چەکدار نین و وەکو هێز بەشدار نەبوون لەو ناوچانە ئامادەی خۆیان دەربڕیوە بۆی کە ئەگەر داوایان لێ بکرێت ئەمانیش هێزی چەکدار ئامادە دەکەن. ئێمە قسە لەسەرەوە دەکەین کە دەبێت لە ناوخۆدا لە ناو هەرێمی کوردستاندا لایەنە سیاسەکان چۆن مامەڵە لەگەڵ یەکتر بکەن بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم مەترسیانە ببنەوە لە کاتێکدا کە لەگەڵ دروستبوونی ئەم بارودۆخەی لە پارێزگای نینەوەوە دەستی پێکرد تا ئێستا بە جۆرێک لە جۆرەکان کێشەکانی هەرێمی کوردستان باس ناکرێن و هەموو لایەنە سیاسەکان یەکدەنگ بوون بەرامبەر بە ئەم کێشەیە کە لە ئێستادا لە ناوچەکانی عێراقدا سەریان هەڵداوە. بە تایبەتی ئەگەر هیچ نێبێ لەسەر ئەو لێدوانانە قسە بکەین کە لە ڕاگەیەندەکانەوە بڵاو دەکرێنەوە تا ئێستا ئەو کێشانەی کە پێشتر هەبوون سەبارەت بە پێکهێنانی حکوومەت سەبارەت بە دۆسەی نەوت و ئەو کێشانی تر لە ئێستادا بە جۆرێک لە جۆرەکان باسییان لێو ناکرێت و لە ئێستادا هەموو لایەنە سیاسی کوردەکان قسە لەسەر ئەم دۆخەی ئێستا دەکەن. چی بکرێت و لایەنە سیاسەکان دەبێت چی بکەن بۆ ئەم دۆخەی ئێستایی عێراق دەتوانن لە فەیسبووکیشەوە سەرنجەکانتان بنێرن هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکایپ بۆ لەگەڵماندا بەشدار بن. ژاندی لە سلێمانیەوە لەگەڵماندا یەکەم پەیوەندیمانە. ئەم کاتت باش. زۆر سپاس. ئێوارەت باش. بەڕای من ئەم دۆخەی ئێستا عێراقی تێگەوتووە ئەمە پیلانێک بۆ لە نێژەوە بۆی داڕێژەوە چونکە پیلانێکی کورد بێت سەر ناگرێت، بەڵام ئێستا ئەو لایەنە سیاسەکانی هەرێم بە بۆچوونی من چی کێشەیەکە بێ لە نێوان لایەنە سیاسەکان وەلای ئەمە کێشەی کورددا هێزی پێشمەرگە زیاتر دۆکمەتر نەکەن و زیاتر گرنگی پێێن دڵیا بە چۆن چەند شاری مسڵی داگیر کردوە چەند نینێکی تقین داگیر کردوێتە بەرە کوردستانی ژەبە لایەنە سیاسیەکان کێشەکانی ئەوەلانێن ئەم کێشەیە زۆر کێشەیەکی گەورەیە بێ پێشمەرگە بجێکی باشی بۆ دابین کە خۆی پێشمەرگەی وڵاتە ئاپارێزە بە بجێ بێکانی ماڵم ناڵی کە بێ بەخێ بکرێ نەک داماوانی بێ وتمینی کە شەڕی بۆ بکات لایەنە سیاسیەکان ئەگە ئەو چەک ئەسلحەی کرد دەستیان بەسەر ئەگە سوپای عێراق یارم بیگەڕێنەوە دەست سوپای عێراق چونکە ئەوە بانە بێ بە نقطەیە بەسەر لایەنی سیاسی پێشمەرگەی کوردستانە چکە ئەو نقطەیە زۆر لە لایەنی سیاسی عەربی باسیەکە چکە موشکیلە بێ غەڵەتەگرێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. محەممەد لە کۆیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. باش کاک سپاس فەرموو کاک محەممەد.
کاشوان بریا خۆزگە هەموو حیزبەکان بیان توانی با وەک کاک شاسوار کەناڵێک دامەزرێنن وەک کەناڵی NRT و وەک بەرنامەی مایکەی خەڵک خزمەتی خەڵک بکات ئێمە زۆر ئەمریان دەبووین بۆ ئەوەی کەی توش کاکشوان حیزبە کوردیەکان هەتا خۆیان بێلایەن بگرن لەو شەڕە ئیسفادە دەکەن چونکەوە شەڕی سنە و شیعەیە هەتا عەرەبی زەعیف بێ بۆ کورد باشە کاک محەممەد تا ئێستا هێزی پێشمەرگە نەچۆتە ئەو ناوچانەی کە ناوچەی دابڕێنرا و نەبن یاخود ناوچەی عەرەبی بن تا ئێستا وەک لە ڕاگەندراوەکەش داهاتە بوو ڕاگەندراوەکەی حکوومەتی رم کە هێزی پێشمەرگە لە حاڵەتی بەرگریدایە نەک هێرش بەر ئەم بۆچوونەی تۆ لە چیەوە سەری گرتووە بەستت بێلایەن بن ئەگەر بێلایەن بن لەوێ لە ناو خۆیاندا لە ناو هەرێمی کوردستاندا لایەنە سیاسەکان دەبێت چی بکەن لە ئێستادا وڵا کاشوان بەڵێ کاشوان لایەنە سیاسەکان دەبێت هەموو یەک بن هەموو یەک دەنگ بن ناکە یەکێک بینی لەگەر شیعە خۆش بێ یەکێک بینی لەگەر سنە خۆش تۆ خۆت ئێستا ئەو یەک دەنگیە دەبینیت بەم چەند ڕۆژەی کە ئەم ڕووداوانە ڕوویان داوە کاک محەممەد ئەم ڕووداوانی ئەم چەند ڕۆژە ڕوویان داوە تۆ خۆت کە بەدادەشون دەکەی بۆ هەڵوێستی لایەنە سیاسەکان ئەو یەک دەنگیە دەبینیت وەک هاوڵاتیەک بەڵێ نەخێر ناوەڵا کاکشوان یەک دەنگی نابینم بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ کاک محەممەد لە کۆیەوە قادر لە کەلارەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک قادر زۆر سپاس کاک قادر سپاس دەکەین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی برای بەڕێزم بەڵێ خوي تبارك وتعالى فرمي بسم الله الرحمن الرحيم إن الله ما يبدل ما بقوم إلا ما يغير ما بأنفسهم. بله. دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی سپاس دەکەین بەباشی گوێمان لە دەنگی ئاوا. بەڵێ. بەڵێ. فەرموو. بەڵێ. گوێمان لێت. خۆی زۆرت ئەم وەختەی بۆمان هەولەسەکایەوە ئیمڕۆ ڕۆژێکە کە بتوانین کوردستان ڕێک بخەین و هەموو گشتی یەک بگرێتەوە ئەو منطقەی متەجاوز عەلەیها ئیمڕۆ فرسەتێ زۆر گەورەیە برای بەڕێزم عێراق ئیتر نامێنێتەوە عێراق وەکو سوورەی پێی هات ئەوە دەستی پێی کرد ئیتر ئیمڕۆ بێبەیانی بێ یا ئەبێ دەسێتەوە ویلات و کوردستانیش ئەوێتەوە هەر بۆ کوردستان ئازادەکەی خۆی ئینشاءالله ئێمەش ئەوینە بە دەوڵەتی سەربەخۆ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بارزان لە کەڵەکچیەوە سڵاو دەبێ کاک بارزان. ئێوارەت باش برای بەڕێز. زۆر سپاس ئێوارەت باش. برای بەڕێز منش تەمەڵ وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان من ئامادەمە بەخۆ بچم لەو سنەدە بنێنەوە بەڵام بە مەرجێک من بۆ پەرێزیە من حاشا وتت حاشا ئەبێ بە پەردا من حاشا ئەڵێم پێڵاوێکی تاکە کورد نادەم بە هەموو دنیای ئا بەڵام لێرە سیاسەتمەداری کورد نییە. بۆ نمونە ئێستا فورسێکی زۆر گەورەی ئێمە گەڕایەوە ناوچە دابڕاوەکانی خۆمان بەڵام بە مەرجێک ئەگەر سەرکردەکانی ئێمە وەکو یەکەتی و پارتی بە چەند پۆستێکیان بە چەند پارێکیان بە چەند شێوەیەکیان بە چەند سیاسەتێک نوری مالکی سەحیبیان دەکاتەوە من ئێستا کاک نەشێروان لەگەر کاک مەسعود دانیشتووە بۆ نەگەڕانەوەی یاخی لە سنوورەکان بمێننەوە من وەکو کەسێک لەسەر ئەگەر کاک نەشێروان ئەم بڕیار دەربکە من بە 150 نەفەر ئێمە ئامادەی خۆبەخش بچین سنوورەکانی خۆمان جێگیر بکەن لێ بمێننەوە دنیا مابێت بەپارین بەڵام بە شەرتێک بەیانی نەمان فرۆشنەوە بڵێن ئێمە سەحە بکەنەوە بە نوری مالکی بۆ چەند پوس و بۆ سپاس بۆ کاک بارزان خالید لە سلێمانیە وەسڵاو لێ بێ کاک خالید. وڵا دیارە پەیوەندەکی پشرا لە فەیسبووکەوە ڕێبوار حەسەن نووسیوێتی پێویستە لایەنە سیاسەکان یەک هەڵوێز بن و ڕێگە نەدەن سیاسەتی وڵاتانی دەرەکی یاریان پێ بکات. ساڵح لەگەڵماندایە لە زاخۆوە ئەم کاتت باش کاک ساڵح. ئەم دانێشتا باشتر و خۆشتر چاوانی باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. فەرموو کاک ساڵح. برا ئەم وەکو کورد هەمی پێک بێت ئێک دەستبن ئێک دەکەن. بەڵێ. ئەم نەبێژن ئەوە لەشکرێ فلان حزبێ و ئانیە فلان حزبێ و بێت هەمی ئێک بێت و بەس گوێوە سەرکرداتی کورد بێت و هێرش نەکەن لەسەر چی کەس بێ و سنبولی کوردستانی و پارێزن چێترە شەر هێرشێکی و هەر
تیرورکی بیت ما آخر کردستانی داره به قبیل نده. بەڵێ سپاس بۆ کاک ساڵح لە زاخۆ وەشکۆ لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاکشان یارە باش زۆر سپاس یاوارت باش فەر بوو کاکشان وەڵا بەڕای من پێم وایەکەوە دەبێت سەکرداتی کورد ئەم جارە بەڕاستی زۆر بە حیتیمانە بڕیار بدا سیاسیانە بیر بکاتەوە لەبەرەوەی وتەیەکی فارسی هەیە دەڵێ شانس یەک جا لە دەرگا دەدا بەڕاستی ئێمە شانسە لە دەرگای کوردی داوە دۆخێکی زۆر دۆخکرا ساوەزە بەڵام ملیسەتی کردێ دۆخەکە زۆر گونجاوە لەبەرەوە کەرکووکە بەو پیرۆزەی خۆی دەبا ئێمە هەزاران شەهیدمان بدا ئەگەر بگەڕاتەوە ئێستا بەبێ ئێمە خوێن بدەین بەبێ شەهید بدەین گەڕاوەتەوە باوشی نیشتیمان گەڕاوەتەوە کوردستان پێویستە ئێمە بە هیچ شێوەیەک حەنیچۆ نەکەین و پاشەکشە نەکەین و ڕادەسی دژمنی نەکەینەوە لەبەرەوە ئەوان بە هیچ شێوەیە قبولی ئەوە ناکەن و بەر لە هیچ شتێک بۆ ئەوەی ئێمەتوانین لە جوانی سەیتەرە بکەین پێویستە هێزی پێشمەرگە تەجدید بکەین و بە شێوەیەکی نظامی پەروەردەیان بکەین و خزمەتیان بکەین و بەر لە هەموو شتێک نیچەکان پێ بەخشین و هەروەها پێویستە سپاس بۆ کاک شکۆ لە کەرکووکەوە شیلان لەگەڵماندایە ئەم کاتت باش شیلان خان شیلان خان ئەگەر گوێت لێمانەم کاتت باش ئەلۆ خۆتی توش باش ئێوارەت باش زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ باشی سپاس دەکەم شیلان خان بەڵێ دەستخۆشی لە بەرنامەکە دەکەین زۆر سپاس دەکەین بەڵام پێشنیارێکی هەبوو فەرموو وڵی حەزمان لێ بوو کە پێشنیارێکم هەیە کە ئەو جێگانەی کە پێشمەرگە داگیری ئەکەن مەبەستە چییە لە داگیرکردن شیران خان؟ بۆ ئەوەی کە بۆ هەموو کەسێک بۆ ئەوەی کە بزانن هەموو کەسێک بزانن کە کورد یەک ڕێز و یەک اتفاقن لەگەڵ یەکی هەموو کورد هەموو یەکن حەزمان لێیە ئەو جێگانەی کە داگیرەکەن بۆ پێشنیارەکەمان لەسەر ئاڵایە ئاڵای کوردستانی تنێ بەرز بکەنەوە نەک ئاڵای حزبیانە مثلا جێگایەک لە یەکەتی یا نیوتی پارتی هەموو بزانن کورد یەک بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد السلام عليكم. عليكم السلام سلااو لێ بێفەرموو کاک ئەحمەد كيف سوان توالي برپرسانی ئێمە چ بکەن من پێم وایە ئەوەل برپرسانی ئێمە ئەگەی ئەبی فکرێکی ئیسلامی بکەن چکووە ئیسلامە خەتەرە هیچ هەموو تشتێکی ئەو دوکانە میانە و جێ عارق و جێ خراپ ئەو دەرە دابێخن ئەگەنا فرصتێکی باش هاتیە پێش بۆ ئەوانە فەرمو بەیانی لە هەولێرە سولەیمانی هەدیمە ئەو دوکانە بکەن و ئاگریا بە چیان لێەکەین هەر بە قسە نابێت ئێمە بڵێن ئێمەڕێت لە ئاوێری پیرۆژی ئیسلام ئاگرین ئێمە کاکێک جان لەلایەک وا لە ئەوروپا تەقلید دەکەین لەلایەک ئێستا سەری شیعە و سنیە کورد شیعەیە ئەم سنیە لەگەڵ ئەو شیعەیە سنیە هەم عەرەبە و کوردە و فارسە و نازانم چییە ئایا ئێمە چین شیعەین یان سنین باوەڕەکەم بەرپرسانی ئێمە ڕێز لە ئاوێری پیرۆژی ئیسلام بگرن بێن بۆ نوێژی جومعە نەلێر کورد کافرن بەهانە نەین دەست ئەوانە بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە هەولێرەوە کارزان لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک کارزان برای گەورەی سەرتا دەست خۆش بەرنامەکە دێ دەکەم سپاس ئەوڕۆکەتەوەچی بەرنامەکە زۆر جوانە وڵای هیوادارم هەموو حیزبەکانی هەولێرە کوردستان هەموو حیزبەکان خۆیان ڕێک بێخن هەموو لایەنە سیاسەکانەوە دەست بخەنە ناو دەستیەک و بەیەک هەڵوێست لەگەڵ یەک بە فەرقی حیزبایەتی نەمینی لە ناومە ئەو ئێستا لەو کاتێکدا پێویستە هەموو یەک بگرین دەستمان ناو دەست یەکبی بۆ سەربەخۆی کوردستان ڕابگەێنین پێویست ناکەیت کە بێوەڵا ئەو پارتیە ئەو یەکێتیەوە گۆڕانە دەبێت بە هەمومان یەک هەڵوێست بیست لە پێشەوەی سەنگەر دیفاع لە کوردستانمان بکەین دیفاع لە نیشتیمانمان بکەین هەتاکەی ینی ئەو شتە بچێ ئێستاگەر بستە تاعیم بوونەکە شتەکە دەی وەڵای ئەتوو مامت یەکێتیە مامت گۆڕانە ئەنی وا ئەوە نەمینی لە ناومت هەتا کەنجنی ئەو شتە لە ناوە باوبیتن هەتا کەنجنی بۆ فکرێ بکەینەوە عەقلێتمان ئەوهابی هیوادارم پێشچوونێکی باش بە خۆمان سوپاس دەست زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئامێز لە شەقڵاوە لەگەڵماندایە سڵاو ئێوارە باش زۆر سپاس دەکەین ئامێز خان ئێوارت باش
ئێوارەی تۆ باشتر و خۆشتر بەڵێ سڵاو بۆ بەرنامەکەتان دەستخۆشتان دەیەکەم دەستی هەموو پێشمەرگەکان خۆش بێت بەڕاستی لەم کاتەیە کە ئەبین لە سەنگەرەکان ئاوەستاون حەقی هەموو تاکێکە بەڕاستی مافی هەموو تاکێکە کە دوعا بۆ پێشمەرگانە بکات بەڵام لێرەدا کورد زۆر من پێم وایە غەڵەتە لەم بەڕێکردنی ئەم پێشمەرگانە بەڕاستی بۆ حەقە سنوورەکانی خۆیان بگرن بەڵام هیچ کات دەستێوەردان نەکەن بۆ ناو ئەو شوێنانەکە تایبەت بەوانیە بەڕاستی ئێمە کورد ئەبینین ئامێزخان تا ئێستا ئەوەی کە دەبێنرێتەوە باز دەکرێت و ئەوەی کە هەیە تا ئێستا هێزی پێشمەرگە دەستێوەردان بۆ خۆتەڵی دەستێوەردانی نەکردووە تەنها ئەو ناوشانەی پاراستووە کە ناوچەی کێشە لەسەرن یاخود ناوچەیدا بڕێنراون. بەڵێ ڕاستەکەی بەڵام ئەوان بیرکردنەوەی ئەوان بۆ پێشمەرگە ئەوەنی بەڕاستی هێزی داعشیان هێزی ئێستا عراقی وازانن کە ئەوە یان پێشمەرگەکانی کورد هەوڵ ئەدەن دەستڕێژی بکەنە سەر ئەوانیان لەوانەی بیرکردنەوەی ئەوان غەڵەت بێ بۆ. سپاس بۆ ئامێزخان لە شقڵاوە. حەسەن لە شەمێرانەوە ئەم کاتت باش کاک حەسەن. هەموو کاتێک باش ئەم کاتت باش بە قوربان باشی. زۆر سپاس فەرموو کاک حەسەن. برای بەڕێزم سەرەتا ئێمە ئەبێ بەرنامەیەکی بیرۆهێکی تایبەتی سەربازیمان هەبێ و ئەبێ یەک ڕیزی و یەکەڵوێزمی لە ناوماڵی خۆمانە و ئەبێ دامی پێشمەرگەی هێزەکانی کوردستان بکەین بە هەموو پێداویستەکانەوە مادیەن و معنەویەن. سێهەم ئەبێ سیاست ئێمە پەلکێش نەکا بۆ ناو ئەساسی عاقیفە و هەندێک شتی لاوەکی. چوارەم دوێنێ ئێوارە مالکی وتی ئەوەی سێ پێ هات بێتە پێشەوە سێ پێ ئەیبینە دۆوە مەقسەدی کورد بوو. ئێمە تا ئێستا مالکی و حکوومەتەکەی مالکی یەک پیشەکی بە پێشمەرگەی کوردستان نەداوە بودجەی پێشمەرگەی جێبەجێکردنەوە تەنانەت بودجەکەشمانی بڕیوە و ئێمەشی نەک بە جوزێک لە وەزارەتی دیفاع بەڵکو بە عێراقیشمان حساب ناکات. هەر کاتێک مالکی ئامادە بوو داواکاریەکانی میلەتی کوردی بە پێی دەستور و مادەی 140 و ئەوانەی کورد وەکو شەریکێکی ڕاستەقینە جێبەجێ بکە ئێمە ئامادەین. بەڵام ئەو وەکو میوان سەیری ئێمە بکە و هیچمان بۆ نەکا و بودجەمان نەداتێ و بودجەی پێشمەرگە سرم نەکا و فیشەکێ بە پێشمەرگە نەدا داوا لەسەر کردایەتی کورد. سپاس بۆ پەیوەندەکەت فرسەت لە تەختەقەوە. سڵاو دەبێ کاک فرسەت گوێمان لێتە فەرموو. سڵاو لە دوور بێ قوربان دەستخۆشی بەرنامەکە و تەوەرەکەتان لێ یەکەم. سپاس من دوێنێ لە فەیسبوک شتێکمان خوێندەوە وەکو شەخص کە کابرایەکی سلێمانی ئەوێ یارمەتی پێشمەرگە بدا هەدیە 100,000 بداتە پێشمەرگە. ئێمە لێرەوە دەستی هەگوشین و دەستخۆشی لێ یەکەین کاک فاروقی مەلا مستەفای ئەوەی بەڵێ سەبارەت بە تەوەرەکە چ قسەیەکت هەیە کاک فرسە سەبارەت بۆی لایەنە سیاسی کوردەکان دەبێت چی بکەن لەم دۆخی ئێستا عێراقدا؟ وەڵای ئێستا دەبێت لایەنە سیاسیەکان یەک بن و ئەو ئافرەتێک قسەیەکی کرد خوشتێکی بەڕێزوتی نابی ئالا لە ئالای کوردستان زیاتر هەل بدرێ. ئەوە قسەیەکی زۆر جوان و منیش لەگەڕێی ئەو خوشکەم و دووەمینیش داوا لە وەزارەتی پێشمەرگەکەم یعنی هێزی پێشمەرگە بە برسیەتی و مادوێتی نەیەبێتەوە لەو دەشت و لەو زورگ و لەو جنوبە. من بۆ خۆم پێشمەرگەم بۆی هەیە دوو بەیانی بسمە دەوام ئێمە دوو. سپاس بۆ بەشداریکردنی کاک فرسەت. سەردار لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک سەردار. کاکە شوانجان زۆر سپاس دەکەین فەرموو. خۆشی بەرنامەکە لێ یەکەم کاکە شوانجان وەڵی سەکانە پێویستە هەموو لایەنە کوردەکان بە یەک دەست و یەک هەڵوێست و یەک قسە بن چونکە خەتەرێکی زۆر گەورەی لەسەر کوردستانە خەڵک وا نەزانێ بڵێ وەڵا هەموو ناوچەی داڕاوەکان گەڕاوەتە سەفارێنی کوردستان و بەڵام هیچ شتێک نەماوە ئەوسەکانە خەتەری گەورە لێرەوە دەستوەیەکە چونکە ئەگەر ئەم بەیانە من گوێم لێ بوو لە عێراقی ئاڵێ حکوومەتی مالکی داوای کردو کە فێقەی 12 بگەڕێتەوە شوێنەکانی خۆی بگەڕێتەوە کەرکوک دیفاع لە کەرکوک کات بەڵام بۆ کەرکوک بۆ دیفاع لە خەڵک ناگەڕێتەوە بۆ کورد دەگەڕێتەوە ئەبێ هەمومان یەک دەست بین یەک هەڵوێست بین هێزی پێشمەرگە کارە بکە کە معاشیان بدرێتێ هیچ بۆی کە بیری ماڵم ناڵیان نەکەنەوە جاران ئەگەر یانتوانین مەسەلەن بۆ نمونە لە ماڵۆ بن ئیشێکی کە بکەن ئێستاکانە ناتوان ئەوەش بکەن ئەبێ جەنابی فەرق بەرزانی جەنابی کاک نەوشیروان کاک کۆسرەت هەموو لایەنە سیاسەکان یارمەتیدەری هێزی پێشمەرگە دەبن چونکە فرسەتێکمان بۆ کەوتووە بە هیچ شوێژارێکی ئەو فرسەتەمان بۆ هەڵ ناکەوێتەوە ڕایەکی کە هیچ شوێ نبینی بچین ئەو ناوچانە ئەگە ئەمجارە دەستان چێ و دەستخۆشی بەرنامەکە لێکەوە سەرکەوتوبی. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ئاسۆ لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک ئاسۆ. سڵاو لە بەڕێز کاکە شوان دەستخۆشی لێکم سەرەتا یەک ڕوونکردنەوە بۆ بەڕێز دەگەر بە دواداچوونێکی بۆ بکەن دیارە نۆرمالەکەی بەڕێستان بەڕاستی بی ئەوەی کە تۆ قسە بکەی وەحدە لێ بە ئەمەش بەڕاستی پێم وایە خزمەت بە بینەرانی بەڕێستان ناکە بە دواداچوونی بۆ بکەن و کارێکی باش نییە بەڕاستی بەنسبەت لایەنەکان چی بکەن بەڕاستی لەم کاتە ئێمە هەمومانە بە یەک دەست و یەک هەڵوێز بین بەوەڕوون تکا ئەەکەم نەک هەچ کەسە لە لای خۆی و هێز
دروست کات و ئەمە کارێکی خراپە و من تەمەنای ئەوە ئەەکەم کوڕی هەموو بەرپرس و هەموو بەرپرسە باڵاکانیش کە چۆن ئێستا بەچکەی فەقی هەموو لە پێشەوەی شەڕەکان کە ئەجەنگن با کوڕی ئەوانیش بچنە ئەوێ وەکو چۆن کوڕی ساڵح موسلیم لە بەرەکانی جەنگا کوڕی شەهید و کوڕی بریندار بوو پێم وایە ئەمانیش بچنە ناو خەڵکەوە ناو ئەو پێشبرگانی کە لەوێن بۆی هەموو کاتێ کێشە و معانات و کێشەی بەچکەی فەقیران لەبیر بێت هیچ کە خۆیان دوورە پەرێز نەگرن بە ئەوانی بچن لە پێشەکانی جەبهە کەون و سوپاسانەکە. سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانیەوە. بەڵێ لە فەیسبوکەوە سەبارەت بە تەوەرەکە بەرهەم یەڵماز نووسیتی پێویستە هەموو لایەنە سیاسی کوردیەکان یەکدەنگ بن بە یەکێتی و پارتی و گۆڕان و لایەنەکانی تر پێویستە ئێستا هەمومان کورد بین و بە یەک گیان و دڵ هەڵوێستی نەتەوەییمان هەبێت. سۆران لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک سۆران. ئەم کاتەی تۆ باشتر. زۆر سپاس فەرموو کاک سۆران. پێشەکی دەستخۆشیە و بەرنامە جوانەتان لێکەم. سپاس دەکەم. بەڕاستی کورد یەکدەنگی خۆی سەلمان لە کەرکووکە و شتێکی زۆر چاکیان کردووە کە هێزی پێشمەرگیان ڕەوانی شاری کەرکووک کردووە و دەوروبەری کەرکووکیان بەستووەکو پشتێنێکی ئەمنی بەقووەت. بەس داواکاری ئێمە ئەوەیە کە سەرۆک مەسعود بەرزانی وەکو باوکی ملت سێرۆ ملەتە بکە کە ئەو هێزە چ جارێکی دیر نەگەڕێنێتەوە بۆ ناوی کوردستان و بتوانێت ئەو شارە بە تەواتی کۆنتترۆل بکە لەبەرەوەی ئێمە هەست دەکەین کەرکووک عێراقیەتی خۆی لەدەستدەدا لە دوای ئەو عێراقی خۆتی لەدەستدا دەبێت کورد پێگەی خۆی باشتر بکە و ماڵی خۆی ڕێکتر بخە بە جوانی. بەس داواکاری ئەمە ئەوەیە کە بتوانێت بە زووترین کات ئەو پێشمەرگانە لەوێ ثابت کە بە تەواتی و هیچ جارێکی دیکە ئەو ناوچانە چۆڵ نەکەن بۆ هێزی عێراق. سپاس بۆ کاک سۆران لە کەرکووکەوە. محەممەد سۆفی نووسێتی باشترین کار ئەوەیە کە کورد خۆی بە دوور بگرێ لە شەڕی عەرەب بە عەرەب و لایەنە سیاسیەکان یەک هەڵوێستیان هەبێت و لیژنەیەکی چاودێری سیاسی و سەربازی لایەنەکان هەبێت. تەنها ئەم لیژنەیە دەڵێت سەر بە هەموو لایەنەکان بێەوە بە گوێرەی هەڵوێستی خۆی و بەڕای من باشترین سەرکەوتن دوورکەوتنەوەی هەڵوێستی حەزبیە. خالید لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک خالید. زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ. ممنونم. بەڕاستی من یعنی بەڕای من ئەڵێم ئەبێ لە ئێستاکەیە سیاسەتمەدەرانی کورد هەموو هەڵوێستێکی ویان هەبێ بەرنامەیەکی وا دابڕێژن کە ئینجارە هەڵە نەکەنەوە دووبارە بە هەڵان نەچنەوە. ئەمە هەلێکە دەستمان کەوتووە ئەمە حساب کە دیسانەوە کورد لەدایک بووە ئەمە لە دایکبوونێکی تازەیە کە کورد لەدایک بۆتەوە کە چونکە ئێمە بەو ئاواتە و بەو هیوایەوە بووین کە مادەی فەوچلمان بۆ جێبەجێکرێ بەڵام سپاس بخوا ئێستاکە ئێمە بەبێ تاقا مادەی فەوچل خۆمان بەدەست خۆمان هێنایەوە دووبارە. چۆن کاک خالید؟ بەڕاستی کاکشوان ئێمە هەوڵمان نادا کەرکووک بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان خاکی خۆمان نییە ئێمە هەمومان کورد نین. بەڵێ هەوڵی ئەومان نادا مادەی فەوچلمان بۆ جێبەجێکرێ کە ئێستا کەوتوەتەوە دەست. ئەمە بەست ئەوە بکە کە ئێستا مادەی 140 جێبەجێ کراوە بۆ شێوەی ئێستا. ئێمە عارە بۆی جێبەجێ نەکردین ئەوە بەڵێ سپاس بۆ کاک خالید لە سلێمانیەوە. نەجمەدین لە مووسڵەوە. بەڵێ کاک نەجمەدین فەرموو. ئێوارە باش. زۆر سپاس کاک نەجمەدین لەکوێی مووسڵەوە پەیوەندی دەکەی؟ بەڵێ لە بەرتڵە. ببوورە لەکوێوە؟ لە بەرتڵە. فەرموو بەڵێ خۆشحاڵین فەرموو کاک نەجمەدین. ممنون سپاسان دەکەم لە بۆ بەرنامە پێشکەشان ئێمە دەکەن زۆر سپاسەکەین. سپاس بۆ تۆش فەرموو. خۆمیش وەک پێشمەرگێکی کورد لە بەرتڵەوە پەیوەندیتان پێ دەکەم. ئەگەر باسی دۆخی ئەو ناوچەیە بکەی و دۆخ و گوزەرانی ئێوە کاک نەجمەدین فەرموو. وەڵا لەو خوای بە زیادی ئێستا کە وەزعی لای خۆمان زۆر باشە هێزی پێشمەرگە و لەگە هێزی زێرەڤانی ئەمە ئێستا کە هەموو ئەمەدە باشینە و لەو خوای بە زیادی ئێستا هیچ چێشەوە دۆخەمان نییە و باشە کاک نەجمەدین وەکو پێشمەرگەیەک پێت وایە دەبێت لایەنە سیاسی کوردەکان لە ئێستادا چی بکەن؟ وەڵا بەخۆی دەزانی ئێستاکە بەڵێ ڕۆژ دیسان بۆ باشە ئێستاکە هێزی سیاسەکان برێم
بەداخەوە پەیوەندەکەی کاک نەجمەدین شڕا سپاس بۆ پەیوەندەکەت. ئەحمەد لە مەخمورەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. کاتە باش کاک شوانجیان سپاس دەکەین. فەرموو کاک ئەحمەد. بەڵێ دەستخۆش لە تۆ لە بەرنامەکەت دەکەم لەو بەڕێزان بەشی پێم وڵی کاک شوان بەنسبەت مەخمور و دەوروبەری ئێستا ئێمە بڵێن گوندەکەمان لە پشت مەخمورەوە کە تۆ سنووری حارەبان و بڵێن کوردان. من دەستخۆشی لە هەموو هێزی پێشمەرگە دەکەم بەڕاستی ئەو بەڕێزانەی کە برێن لێوێنە و بەدڵ و بەژیان پارێزگاری لە هەموو سنوورەکانی کوردستان دەکەن و هەر لە پشت مەخمورەوە بڵێن ئیتر بەم لەوە دەحشوشتی لێیە و هەر گوندێک ئەگەر یەک مارە کوردیشی لێبێ تقریبا 200 تا 300 پێشمەرگە بە 24 ساعتی حیمایەتی ئەو گوندێ دەکە. بەڕاستی ئەوش جێگای دەستخۆشە. هیوادارم بە جدیش ئاڕۆشی باشش لە پێشمەرگەی بدرێتەوە کە بەڕاستی ئیتر پێشمەرگاتی خۆی سەلمات. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە مەخمورەوە. دارویش لەگەڵماندایە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. کاتت باش کاک داریش بۆ ئێوە کاک شوان من پێم خۆش بوو لەسەر ئەم وەزێتەیەکەمەوەی من کاک داریش لە چ شارێکەوە پەیوەندی دەکەی؟ لە چ شارێکەوە پەیوەندی دەکەی؟ خۆشەکە ئامادەگی خۆم دێرە بڕم بە زۆر کەسیشن وەکو من بیرەکەنەوە کە هەر کاتێک بەرزەوەنجی قازانج و بەرزەوەنجەکانی خەڵکی کورد بکەوێتە مەترسیەوە ئێمە حاضرین لە پێشەوەی خەڵکی کوردستانی باشووری بار حاڵش بە ئەو کردەوەی کە بەعنواندا ئەشاتووە بەرزەوەنجەکانی خەڵکی ژێر مەترسیەوە بار حاڵ دفاعکەینەوە تاو بەشێک کە هەڵەگەڕێتەوە لەسەر حزب سیاسیەکان کە چه هەڵوێستێکیان هەبێ بەڕای من خەڵک ناتوانێت دیاریکە بۆ ئەوانەوەرەوەیکە هەموو پارلەمانی عێراق و سەرکردەی سیاسی کورد بە دەنگی خەڵکەوە هەڵبژێردراون و نوێنەری سیاسی خەڵکن و ئەمە ئەبێ هەمومان گوێڕایەڵیەوە بین کەچە بڕیارێک دەرەکەن لەم وەزعەتە تا ئەو. بەڵێ سپاس بۆ کاک داریوش لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. سیامەند لە چۆمانەوە ئەم کاتت باش. فەرموو کاک سیامەند. چۆنی باشی؟ سپاس دەکەم کاک سیامەند. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم کاک شوان. زۆر سپاس. بارێ و تەوەرەی بەڕاستی تەوەرەشی زۆر جوان و زۆر ڕووکی پێکات. بەڕاستی پێویستە کورد لەو هەلا بەڕاستی زۆر بەدیقەتەوە بەزانستەوە ئاگادار بە تایبەت حیزبە سیاسەکانی کوردستان دەبێت زۆر بە جوانی بزان کە شەترنجەکەی هەتا پارتەی کوردستان لێرە ڕادەست پێکە. بەوانە بڵێن بە وڵاتان بڵێن کاکە ئەگەر ئێمە تا ئێستا لەگەڵ ئێوە بوون فەرموو ئەمە هەوڕۆ لە کەرکووچین لەسە حەدودەکانێ ئێوە گەل لەسە حەدودەکان لەگەڵ ئێمە بن ئێمەش لەگەڵێن بوون. ئەگەر لەسا لەو سنووری کوردستان لەگەڵ ئێمە نەبن بڕاستی ئێمە فەرموو لەسەر سنوورەکانێ ئەگەر لەگەڵ ئێمە بن هەتا ئێستا ڕاستەکەن فەرموون ئەگەر ڕاست ناکەن فەرموو ئێمە کوردین و وڵات. بەڵێ سپاس بۆ کاک سیامەند لە چۆمانەوە و چانێک و بەردەوامی لەگەڵتان بەڕێزە. دووبارە سڵاتان لێبێ بەڕێزان دەبێت لایەنە سیاسی کوردەکان چی بکەن لەم دۆخەی ئێستای عێراقدا ئەم پرسیارە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتانە مایکی خەڵک بەکر لە سلێمانیەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک بەکر. چۆنی حاڵی؟ زۆر سپاس دەکەین. فەرموو کاک بەکر. کاکیجان ئەوە بۆ ئەو کۆڕەکە هەڵناگرن دوو کەرە وەرد کرد. ببوورە کاک بەکر ڕەنگە ئەمە بەهۆی ئەوە بێ کە فشارێکی زۆر هەیە لەسەر هەموو کورد یەک بێ ئەمە یەک. بەڵێ هەموو کورد یەک بێ یەک دەست و یەک دەم یەک ڕەنگ بێت بە پیر و گەنج و لا و ژن و پیامانەوە ئێمە ئامادەین خۆمان بەخت بکەین بە شەرتێک ئەمانە زۆر بە وریایی و پێویستە مەعامەڵە بکەن لەگەڵ ئەم وەزعە. بەڵێ کاک بەکر وەکو هاوڵاتیەک ئەم یەک دەنگی کە باسی دەکەی هەست دەکەی بوونی هەیە ئەم یەک دەنگی هەیە لە ئێستادا؟ ئەم یەک دەنگی هەستی پێ کەم بوونی هەیە ناچار ئەبن ناچار ئەبن کەوابێت چونکە ئەمڕۆ ئەم بەخۆن کەشتێکین کەشتەکە غەرق بە هەمومان غەرق بین. ئەمجا ئێمە پێویستە لەسەر سنوورەکان چۆڵ نەکەین و سپاس بۆ کاک بەکر. هێرش لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک هێرش. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم لە جنابتیش بەڕاستی من پێم باشە هەموو کورد هەموو هێز و لایەنەکان تەنانەت ئەو حیزبانی کە لایەنگریشان کەمە بە یەک دەنگ بە یەک ڕنگ ئەو هەڵوێستی برایانی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە بن
بەڵام پێشمان باش نییە ئێمە وەکو من لە یعنی چەند هاوڕێی گەنجم هەیە ئێمە وەکو گەنج ئامادەین یانی ئەگەر هەر شتێک هەر هێرشێک بێتە سەر خاکەکەمان نیشتیمانەکەمان کورد هەروای هێناوە کە غەدرمان لە کەس قبول نەکردووە و غەردیش لە کەس قبول ناکەین بەڵام پێمان باش نییە پێشمەرگە دەست پێشخەر بێت پێشمەرگە سنووری خۆی تێپەڕێنێت لەبەر حکوومەتی عێراقی پێشمەرگە بکوژێت چەند جاریانی ئێمە پێشمەرگە بووەتە قوربانی لە پێناو هیچ ینی تا ئەمە چەند ساڵە مادەی 140 تا ئێستا پێشەش بە پەرلەمانی عێراق کراوە بەڵام هیچ ئیشی لەسەر نەکراوە خەڵکەوە زانیە سپاس بۆ کاگێرش لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد فەوزی نووسویەتی بەڕاستی تاکە ڕێگا بۆ ئێمەی کورد تەنها یەکگرتوونێک کەڵوێستیە لە بڕیاردان ئینشاءالله داهاتوویەکی نزیکمان هەیە بۆ سەربەخۆیی ئەمەش لە سایی خودای گەورە و پاشان ئەو پێشمەرگە بەجەرگانە خوا بیان پارێزێت کاوان گەڵاڵی نووسویەتی تکایە با کورد لە بەغدا بگەڕێتەوە بڕیاری سەربەخۆیی بدات هەریاد زیۆس نووسویەتی سڵاو پێویستە هەموو لایەنەکان ڕێبکەون و هەمومان یەکدەنگ بین. شوان لەگەڵماندایە لە تەلوەردەوە ئەم کاتەوە باش برا بە ڕێزەکەم زۆر سپاس دەکەین کاک شوان برا بە ڕێزەکەم من لەسەر ئەو کۆمەکانە قساگەم کە بۆ هێزی پێشمەرگە کراوە جەنابەت پێشمەرگەی کاک شوان بەڵێ فەرموو برا بە ڕێزەکەم ئەو کۆمەکانەی کە بۆ پێشمەرگ کراوە داوا لە خێرخوازانی شاری سلێمانی و هەموو ئەو خەڵکی خێرخوازان کە خێرخوازن کە پارە ئەنێرن بۆ هێزی پێشمەرگە من کانتۆرە پسکی داتووە گومان بۆ گەشتە دەستی هێزی پێشمەرگە بۆ یەک سرێ لەوەی دەوە لە خەرنشت بێت یەک کانتۆر پسکی گەشتە دەستمانە و حەمکە پارە و ئەو حەمکەشتە دەکرێت هیچ شتێکی ناگێتە دەست پێشمەرگە وەکو خۆی چۆن پێت وایە ناگاتە دەستی پێشمەرگە وەکو خۆی من خۆم بە بەڵگەوە پێ دەڵم یەک کانتۆر پسکی گەشتە دەست ئێمە یعنی ئەو حەمکە عەشیایە تێت هیچ شتێکی ناگات دەست هێزی پێشمەرگە وەکو پێویست چیتان بەدەست گەیشتووە تا ئێستا کاک شوان یەک کانتۆر پسکی گەشتە دەستمان کانتۆر پسکی دەوێت لەقەت نزار 36 دانێکەیە بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک شوان لە تەلوەردەوە ڕەمەزان لە زاخۆ لەگەڵماندایە سڵاو دەبێ کاک ڕەمەزان دەمێ هەوا باش هەموو کاتێکت باش کاک ڕەمەزان مادرێدەم سواری گەڕەوە فەرموو کاک ڕەمەزان رب العالمين القرآن الكريم دبيجتن واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم بيجت يعني همي خطاي رب العالمين يبقرن خط قرآن الكريم يبقرن خط حديث پیغمبر يبقرن نزاع كربلاء يعني جدابين نكرن ناخذ افروكا ملت مش همي رجا بيترج ام بتر ايكودو بيجرن ام بتر دستي خو بخنا في ايكودو ده همي فيك اتفاق بين قال ايكودو ناخذ ماليا خو امريك بيخن سواء ام بشن اجدار وي خو اجدار وي ام بشن ملت خو بسر بيخن افروكا سر مظنه ما سر مظنه ملت ما همي لا و بيتفيال سروانا او همي دستي خو ايكودو بدن ايكودو او همي بيك يعني نبينا فلان حزبه و بهوان حزبه ودستش ام همي دستش مسألة خويت سپاس بۆ کاک ڕەمەزان لە زاخۆوە محەممەد قەسری نووسێتی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە زووترین کات موچەی پێشمەرگە بنێرێت کاک حەمید لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەین فەرموو دیارە لە وەڵامی پرسیاری لایەنە کوردیەکان چی بکەن لە ئێستا عێراقدا بەڕاستی لە ئێستا عێراقدا پێویستە لایەنە کوردیەکان خۆیان پارێزن لە ئەفکاری دیفاقی و مافەکاری میلەتی کورد جێگیر بکەن یعنی خۆیان بە هیچ شێوەیە نەگرێنە ناو شەڕی شیعە و سونەوە ئێمە لە مێژوودا سوڵتان سەلاحەدینمانە بۆ نەشی ئەگەری کردووە سونەگەری ئەوە درێژکراوەی شەڕی هەزاران ساڵەی ئەفکاری تایەفی و مەسەبیە یعنی لێرەدا کەم و کوڕیەکانی ئەفکاری دفاعیانەی تایەفی و مەسەبی فەندەمەندالیستی پۆپۆلیستی تۆتالیتاری تیۆکراتی تەخریبی تەفرەقەخواز بە دیار کەوت ئێمە بە هیچ شێوەیەک نابێت سازش بکەین لەسەر مافەکانی خۆمان ئەو مافانە یاوەتە بە پێی دەستور هاتووە کە هیچ سازشکردنی لەسەر نییە یاوەتە بە زۆری ئەوانە دایانەوێ سەربەخۆیی بەسەرێمە دابسەپێنن بە هێر کامێکیان بێت لەژێر چاودێری نەتەوەی گرتوەکان بە ئاگاداری دەوڵەتانی دراوسێ ئێمە هەزاران ساڵە خەبات دەکەین ئێمە تۆ گراندووە دەبێت کارێکی وا بکەن لەم سەر
سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە. زانا لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک زانا. کاک زانا سڵاو دەبێ فەرموو بەڵێ گوێم لێتە. هەلۆ ئەم کاتت باش کاک زانا. ئەم کاتە باشی سپاس دەکەین فەرموو کاک زانا. دانا زانانە فەرموو کاک دانا ببوورە فەرموو. کاشان سڵاو لێبێت و زۆر سپاس. دەستخۆشی و دەستی ماند و نەگوشینی هەموو هێزی پێشمەرگەی کوردستان دەستی یەک بەیەکیان چاو یەک بەیەکیان ماچەکەم بەس یەک پێشدارێکی بچووکم هەیە بۆ بەشی هەواسازیەوە تکایە کە پێشمەرگە لە بەری جەنگا دیفاع لە خاک بوونێتەوە خاک و ئای کوردستانەکەن مانەبێ بە قوربانی نییە شەهیدە لەسەر ئەم خاک و نیشتیمانە شەهیدە بێت زۆر بەداخەوە بۆیەوە کە لە کاتی هەواڵەکانە ئەڵێن چەند پێشمەرگێک بوو بە قوربانی تکایە ئەو ڕسێ بگۆڕن بیگەن بە شەهید ئەو پێشنیارێکی وەکو گەنجێکی ئەم شارە وەکو وڵاتی ئێوەش وەکو ئێمە کورد تکایە ئەم پێشنیارە بگەن بۆ برادرانەی بەشی هەواڵ. سپاس بۆ کاک دانا لە سلێمانیەوە. بەهار لە مووسڵەوە ئەم کاتت باش. ئەلۆ مەرحەبا برا. مەرحەبا بەهارخان لەکوێ مووسڵەوە پەیوەندی دەکەی؟ وەڵام لە قادسیەیمە. بەڵێ. بەڵێ وڵا برایێ ئەگەر ئەو حزبەی لە وەکو پارتی یەکێتی و نزانم چێ ئەو حزبە لە کوردستان نەمێنێت زۆر باشە بەس ئەگەر ئەو حزبانە هەر بمێنێن ئەو اختیاری بتەمەن هەنە هەموو ئەو کەسانە ئەمالی پێشمەرگە خراپ دەکەن مالی هەموو کەس خراپ دەکەن برامە دوو پێشمەرگێمە سێ ڕۆژ هەمردینە یعنی ئەوە یەک بێزیت یەکێتی یەک بێزیت پارتی نزات چێ کەواتە ئەوەژی دنیا وەکو سنەوشی پشتی عارەت لێرێت بۆمە ئەگەر هەموو یەک دەنگ بێ باشترە یەک ئاڵایەک دارێ لەسەر بنووسن هەموو کوردی و بەس ئەوە چێ یەک بێزیت پارتی یەک بێزیت یەکێتی یەک بێزیت گۆران یەک بێزیت ئەو تشتە هەموو خەلەتە و هەمووشی فاشلە و دەنگ بوو هیچ حزبەک نادەن بەس کوردم و ناوێ خۆت. سپاس بۆ بارخان ئارام لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک ئارام. بەداخۆ پەیوەندەکەی کاک ئارام پشڕا لە فەیسبووکەوە سەبارەت بە تەوەرەکە بەڵێن کەریم نووسێتی بۆ هەموو لایەنە سیاسەکان با هەمویان دەست بخەنە ناو دەستی یەک و هەمویان هێزەکانی پێشمەرگە یەک بخەن بەڵام بە هەموو حزبەکان یەکدەنگ بن یەک بڕیار بن ئیتر کاتی ئەوە هاتووە کوردستان سربەخۆ بێت. ئارام لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئارام. بەڵام کاتێ تۆش باشیش بوون. سپاس دەکەین فەرموو کاک ئارام. زۆر سپاس. من پێم وایە لایەنە کوردەکان لەم کاتەیە شتێکی پێڵێن کات بەفی ڕۆنیان کات زۆر مهمە بڵێن لە وڵاتەکانە باسی یابان بکەین یا کات لایەوان ئاڵتوونە لەم کاتەشە ئێمە دەکات بەفی ڕۆنیان خۆمان ئامادەکەین بۆ هەموو ئەو شتانەی کە بڵێن چاوەڕوان نەکراوە ئێمە کو دەبێ هەمومان یعنی باس سەرکردەکان نەکەین هەموو تاکێک هەموو خەڵکێک لەم کاتەیانی معرەزین بۆ هەموو شتێ ئەبێ هەموو کەسێک خۆی حاضر کە بۆ هەموو شتێکی نەخوازرا و بڵێن ئەسەر ئێمەی کورد لەم کاتەدا ئەو شتانی کە لە ڕابردووە بەتەمایە بوونێ سا زۆر شتێ ڕوەدات ئەبێ زۆر وریابین لەم کاتەیە جابێ هەموو کورد یەکدەنگ بێ ئەتر هەرەونە زۆر سپاس. سپاس بۆ کاک ئارام لە سلێمانیەوە. سیروان لە ڕەوانزەوە ئەم کاتت باش کاک سیروان. مرحبا کاک سوان. مرحبا کاک سیروان. کاکە باشن بەڕێز. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامە بەڕێزت لەکەنجان. سپاس دەکەین کاک سیروان. نسبەت وەڵامی ئەو پرسیاری بەڕێزتانەوە بەڕاستی ئێستا فورسەتەکە ڕێکەوتووە. هیواخوازن هەرچی لایەنی سیاسی کوردیە یەک دەست و یەک هەڵوێز بەرامبەر هەرچی دەستکاری دەرەکی هەیە بۆ سنووری هەرێمی کوردستاندا یەک دەست بێت و یەک هەڵوێز بێت بۆ ئەوەی جارێکی تر ئەو هەڵوێستێکەوە ڕێککەوتووە جارێشتر لە دەستی نەدەین یەک پارچە و یەک هەڵوێز ئەو مادەی 140 تا ئێستان 8 ساڵ 9 ساڵە داوا دەکرێت تا ئێستا گەیشتۆ تا سەرخەت ئێستا گەلی کورد ئەو هەڵوێستە زێرنی دەست کەوتووە هیواخوازن لە دەستی نەدەن بۆ ئەوەی جارێکی تر ئەو داعز و لاش نەشیاوانەی کە ئەیانەوێ هەرێمی کوردستان داگیر بکەنەوە وەکو فرمێسی تیمسا بۆی هەڵبڕێژن بۆ ئەوەی جارێکی تر چ داعش و چ جەماعەتی مالێکی چ سەدامچیەکان نەتوانن دەستی ڕەشی خۆیان بگەڕنەوە سەر هەرێمی کورد. سپاس بۆ کاک سیروان. سامان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک سامان. ئەم کاتتان باش زۆر سپاس.
من ئەڵێم پێویستە پێشمەرگە تەنها سنوورەکانی خۆیان بەهێزکەن لە ئەو ناوچە کوردستانەکانی دەرەوە هێرێم و زیاتر تەداخلی ئەم مەسەلەی نەکەن خۆیان تێوە نەگڵێنن و نە بە قسەی بەغدا و نە بە قسەی هیچ لایەنێکی تر خۆیان لە دەرەوەی ناوچە کوردستانەکانی سەربارێم خۆیان لەم شەڕە نەوەبلێنن چکە بەڕاستی زۆر لایەنە هەیە ئێستا وەکو ئێران و وەکو مالیشی و شیعەکان ئەیانەوێ کوردیش بکەنە بەشێک لەم شەڕە کامە لە بەرژەوەندی کونێ چکە ئەمانە بۆ خۆیان هیچیان بۆ کورد نەکردووە بەڵکو هەر ئەمانە بۆمزەیشان هێناوە سەر سنووری هەرێمی کوردستان و هەڕشیان لێ ئەکردین و هیوادارم کەوە حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک پێشمەرگەکان نەزوڵێنێ بۆ زیاتر بۆ ئەوەی تداخلی ئەم شەڕە بکەن چکە ئەگەر نوێنی مالیشی ئەگەر لەبەر ئەو بەربەستەنە وایە کە سونەکان بوو بۆ یەبوو دوور نەبوو کە ئێمەش تاریری بکاوە هێرش بکەنە سەر ئێمەش بۆ هیوادارم پێشمەرگە تەنها لە ناوچانەی خۆیان سنێسە. سپاس بۆ کاک سامان لە هەولێرەوە کەیوان لە کەرکووکەوە دوا پەیوەندیمانە. ئەم کاتەوە کاشوان زۆر سپاس دەکەین کاکەیوان فەرموو. بەڵێ کاشوان من وەکو کەرکووکیەک لێرە قساکەم ئەمە ئەوە بڵێم کە ئێستا ئەمە ئەوڵم کە ئێستا تاکە هەر لە بۆ کورد تاکو کەرکووک بەدەست بێنێتەوە ئەوەکو نوێنەرانی کوردیش کە ئەوان سەلماندووە و ئێستا بکاتی ئەو نهاتەوە باوەڕت بە مادەی 140 ئەو شتانە بێت کە لە عێراقدا هیچ باوەڕی پێ نەکراوە ئەوە تەنها کوردە لای خۆی دڵی پێ خۆش کردووە و ئەوەکو نوێنەرە ئەوەکو کوردیش کە ئێستا بمانەوێت مادەی 140 ئەو شتانە لە بەرچاوگرین ئەوە شتێک نییە کە دڵمان پێ خۆش بێ و ئەگەر کورد ئەم هەلێ لەدەست بدات ئەوە من ئیتر وەکو خۆم ئیتر حیاتی سێقم بە کورد نابێتەوە و ناتوانم ئەوە بڵم کە من کوردێکم لەنەو کەرکووکدا بە ئازادی مافی کورد. سپاس بۆ کاکەیوان لە کەرکووکەوە بەرەزان تا سبێنێ هەر لە خۆشیدا بن.